ڕووداوەکانی دوای ڕێفراندۆم کاریگەری ڕاستەوخۆی لەسەر پرۆسەی خوێندن لە کەرکووک هەبوو بە جۆرێک کە 5 خوێندنگەی خوێندنی کوردی داخران و ژمارەیەکی زۆر لە خوێندکاران کەرکووکیان بەجێهێشت، بەڵام ئێستا خۆشبەختانە زۆربەیان گەڕاونەتەوە بۆ خوێندنگەکانیان. ژمارەی خوێندکارانمان کە ئەم ساڵ لە نیوەی ساڵە لە تاقیکردنەوەکان بەشداریان کرد 96,000 خوێندکار بەشداری تاقیکردنەوەکانی نیوەی ساڵی کردووە. ئەوانەی کە پێش کە بڵێن لە 16 ئۆکتۆبەر بەدواوە لە دەرەوەی کەرکووک بوون سەرجەمیان گەڕاونەتەوە لە 4500 خوێندکار کە لە دەرەوە بوو، ئێستا تەنها 1200 خوێندکار لە دەرەوەی کەرکووک ماوەتەوە کە نەگەڕاوەتەوە. ئەویش بەهۆی هۆکاری جیاواز کە پەیوەندیان بە خودی تاکەکان خۆیانەوەیە. خوێندن بەردەوامە، هەندێک دەنگۆک بڵاو ببەوە کە دوای نیوەی ساڵ خوێندنی کوردی داخرێ. من حەزەکەم لە ڕێگەی کەناڵەکەتانەوە خەڵکی کەرکووک ئاگادار بکەمەوە کە بە هیچ شێوەیە ئەو دەنگۆیە دوورە لە ڕاستیەوە. هاوشێوەی خوێندکاران 250 مامۆستای بەشی خوێندنی کوردی بۆی ڕووداوەکانەوە کەرکووکیان بەجێهێشت، بەڵام ئێستا تەنها 120 مامۆستا نەگەڕاونەتەوە بۆ کەرکووک. کۆی فەرمانبەران و مامۆسایانی بەشی خوێندنی کوردی 8,000 فەرمانبەر و مامۆستان لە شاری کەرکووک ئێستا بە شێوەیەکی زۆر باش لە شوێنەکانی خۆیان و قوتابخانەکان و فەرمانگەکان دەوامەکەن. ئەوەی لەو 8,000 مامۆستا و فەرمانبەرە تاکو ئێستا 120 مامۆستا و فەرمانبەر نەگەڕێتە لە شارەکانی کوردستان لە سلێمانی و هەولێر و ئەوەن. باقی مامۆستایان و فەرمانبەران ئەرکانی خۆیان وەکو پێویستە بینن ڕۆژانە داوامی خۆیانەکەن، هیچ کێشەیەکیان نییە. مامۆستایان بە ئەرکی پیرۆزی خۆیان هەستاون، هیچ کێشەیەک نییە لە شاری کەرکووک. سەرڕای ئەوەش هەوڵێکی زۆرمانداوە بۆ دابینکردنی موچەکان و گواستنەوەی ڕاژەکانیان. ئینشەڵڵا بەم نزیکانە ئەتوانین بڵێن ئیشی باشمان لێکردو و ئەنجامی باشی ئەبێت. وێ ڕای گەڕانەوە بۆ کار و ڕاپەڕاندنی ئەرکەکانیان. ئێستا لە کۆی 8,000 مامۆستا و فەرمانبەری بەشی خوێندنی کوردی زیاتر لە 6500 کەس داواکاریان بۆ گواستنەوەی ڕاژەکانیان لە هەرێمەوە بەغدا پێشکەش کردووە. کارۆن محەممەد، کورد ساد نیوز، کەرکووک.